بینەرانی عزیز سەم کاتتان باش خۆشحاڵم لە بەرنمەیەکی نوێی وێنەگرافی جارێکتر بە دیداری ئێوەی عزیز و خۆشەویست شاد دەبین. ئەم هەفتەیە کەسایەتێکی خۆشەویست و پێشمەرگەیەکی دێرین میوانمانە. پێشمەرگەیەک کە ساڵانێکی زۆر وەکو ڕێخستنی نهێنی دواتریش وەکو پێشمەرگە خزمەتی گەورەی کردووە و جێدەستی لەو بوارەدا دیارە. سێجار برینار کراوە و قوربانیێکی گەورەی خۆی و خێزانی و بنەماڵەکەی قوربانێکی گەورەیان لە پێناوی ئەم نیشتیمانەیە داوە. خاوەنی ئەرشیفێکی دەوڵەمەندی وێنەیە، کۆمەڵێک وێنەی زۆر نایاب و نەبینراوی سەردەمی شاخ و شاری هەیە. ئەحمەد ساڵح ئەحمەد ناسراو بە دکتۆر نەورۆز ئەم هەفتەیە میوانمانە کە ساڵانێک وەکو برینپێچ لە شاخ خزمەتی پێشمەرگە و خەڵکی گوندەکانی ئەو ناوچانەی کردووە کە تیایدا پێشمەرگە بووە. هەوڵ دەدەین لەم بەرنمەیە باز لە ئەزمموی دکتۆر نەورۆز بکەین، باز لە یادەوریەکانی بکەین، باسی ئەو ڕووداوانەی کە پیایدا تێپەڕیوە ساڵانێکی زۆر، چیرۆکی ڕێخستنە نهێنیەکانی ئەو ساڵانە، چیرۆک و ڕووداوەکانی پێشمەرگایەتی، چیرۆکی برینداربوونی، چیرۆکی زیندانیکردن و لە سێداردانی شەهید مەلەعەلی کە خوشکەزای دکتۆر نەورۆزە و بەیەکەوە گەورەبوون و ساڵانێکی زۆر لەگەڵیدا ژیاوە. کۆمەڵێک وێنەی نەبینرا و جوانیش لەم بەرنمەیە بەیەکەوە بینی. دکتۆر جانم کاتۆ باش. زۆر سپاس کاکبەرزان، مەمنونم. زۆر سپاس بۆ جەنابەت چاومان ڕوون و بەڕاستی باش زۆر خۆشحاڵی ئەمڕۆ میوانی بەرنمەکەمانی. زۆر سپاس بەڕێزی، دەست خۆش بێ. من پێم خۆشە پێشەوەی بچینە سەر چیرۆک و بەسەرهاتەکان، بزانم ئێستا بە چیەوە سەرقاڵی تەندروستی چۆنە، مەشغوڵی چیت زیاتر؟ زۆر سپاس دەکەم. وەڵا ئێستا هیچ ئیشوکارێکم نییە بەهۆی ئەو وەزعی تەندروستیمەوە لە ماڵەوە کەوتومتەوە، بەڵام ئەو جارجار بەهۆی سارەکەەوە دەرەچن جەولێک هێر بۆ کەم هەرچۆنەوێ بەیادی ساڵانی خۆش بوو. ینی بەڕاستی ئەمڕۆ هاتین بۆ مێرگەپان، سروشتێکی جوانی هەیە، زۆر بەخێر بێت. ئەم شاخ و داخەش عینیات باتەوە بۆ سەردەمانی کە تۆ ساڵانێکی زۆر لەم منتیقەیە پێشمەرگە بوویت و هات و چۆت پیا کردو و یادەوەری و بیرەوەری زۆرت هەیە لەم ناوچەیە. بەتاکیت دەست خۆش بە من پێم خۆشە بتگەڕێنمەوە بۆ ساڵانی مناڵیت. پێما بێت تۆ لە ماوەت لەدایک بووی لە بەربەرد؟ نە، منتیقەی سنووری ماوە لە من ئیساوێ سەر بە با بڵێن دووسێ گوندن بەربەردا قوڵەپەڵقا شوی دراوشەوەیە. من لە شوی دراوشاوێ لە تەنیشتی قوڵەپەڵک لەدایک بووم کە سەر بە ناحی ماوەتە. شێت مەلەعەلیش لە گوندی بەربەرد لەدایک بووە. پێما بێ زۆرتان بین نییە؟ ساڵێکمان بینە. ساڵێکتان بینە؟ من ساڵ لەوان گەورەترم، تقریبەن هاوتەمەن بوو. سەرەتای ژیانی مناڵی تۆ و چوونە قوتابخانە و دیارە تۆ یەکەم قوتابخانە لە باڵەخ چوویتە قوتابخانە لە شەستەکان. بەڵام ینی قۆناقی سەرەتاییت لە بینی ماوەت و سلێمانی و زۆر پچڕاوی زۆر هات و چۆت کردویانی. هۆکارەکە چی بوو؟ کاک بەرزان، ئێمە بەڕاستی لە خانەوادەیەکی بەرەنگازی بەژمەینەتی جووتێر و دەستکورت و ئەو کاتانەش بەڕاستی لە سەرەتای شۆڕشە خەڵک نەدار و دەستکورت بوو. ئیتر بەهۆی ئەوە بەڕاستی نەمانتوانیوە وەکو خەڵکی تر کە دەستچووینە قوتابخانە تا ئاخر قۆناغ بڕۆین، پچر و مەسافەی تێکەوتووە. مەسەن من ساڵی 60 لە یەکەم پۆل لە باڵەخ، دوایەوە هاتمە سلێمانی 1 و 2 و 3 لە سلێمانیم تاوا کردووە. لەوێ پچرامە جای چوومەتە ماوە 4 و 5 و 6 لە ماوە تاوا کردووە. ینی پچرانی زۆر تێکەوتوە. ڕاستە تەمەند درێژ بی دیارە بەهۆی زروفی و ساڵانەوە. من ئەم سانەوی و با بڵێ ناوەندی و دواناوەندیشم لە سلێمانی تاوا کردووە. ئەم وێنەیەکی زۆر جوانە لە ئەرشیفەکەی جەنابەت هەیە. دیارە تشرینی دووەمی ساڵی 1960 لە قوتابخانەی باڵەخ وێنەکە گیراوە و تایە تۆ لەو قۆناغە لەوێ بوویت. ئەمە مامۆستای قوتابخانە مامۆستا عەبدوڕەحمانە، وازم ئێستا شکۆ لە ژیانە ماوە. ئەوە بەندەیە، ئەوەی تەنیشتی ڕێک سەری دیارە ئەوە بەندەیە. ئەوەکانی کەش بەڕاستی ئەمە ناوی حاجی ساڵح، ئەمە با بڵێن کارگوزاری قوتابخانەکە بوو. ئەو کاتە قوتابخانە هینی هەبوو، نۆکاو هەبوو، شیر هەبوو، پەنیر هەبوو، تر زۆر شتانە داینێ. هەر کەسە دۆلکێکیشیاندا بوویە بەو دۆلکەوە تر لەوێ ئەوە هەبوو بەڵێ بۆ خوانەوەوانە. حتا حەپی با بڵێن ئەو ئۆمیگاسرەکەشان نەداینێ، وەکو تەقویە، وەکو مەقەویە، ئۆمیگاسری ڕۆنی ماسی. بەڵێ
بەڵام زۆر لە باڵق نامێنیتەوە ناخێنەوەڵە کەم ئەچیتەوە ئێستا بۆ من ئەسمەوە بۆ سلێمانی سلێمانی بەهۆی برایەکم مامۆستا بوو مەڵێ مامۆستا بەلا برایم هە بە زۆری من لەگەڵ ئەوە ژیاوە دیارە بەداخەوە بەهۆی ئاوارەی و ڕاکردن و ماڵ گواستنەوە زۆر ئەرشیفت فەوتاوە بەڵێ یعنی پێم خۆش بوو وێنەی دایک و باوکت ببینی بڕوات بەڕحمەت بێ. بن بەڵام وێنەمان بەڵێ. دەست نەکەوت من باوکم ساڵی 79 ئەمریکای کردووە و کاتر بەڕاستی ڕسم زۆر کەم بوو ینی من دوو جار مەکتەبەی زۆر با بڵێن تایبەتیم فەوتاون و خەڵک فڕیان داوە لە ترسە شێدمەلە عەلی گەورەترین مەکتەبەی هەبوو لە کۆکە بە شەرتێک لە زیندانی چاڵی گەنما شابیانەوە ئیستیخبار پیانزانیە وەشیان دەرێ ناو بردێن ینی بەڕاستی ژیانی ئەمە ژیانێکی زۆر پچڕ و کولەمەرگی و نەداری و نەبوونی و ینی ئەڵین نازە هەر پێی ناڵێن ژیان ئەسڵان بەڵام ئیتر بەڵام مێژووە بەڕاستی شانازیەوە هەموو لە دوای ئامادەیی درێژە بە خوێندندا من وەرگیرام ئامادەیم تاوا کرد وەرگیرم لە کۆلێژی ئادا بەڵام تر بەهۆی ئەو وەزەی کە بەسەر ئێمە هات شێت مەلە عەلی ئەوەی بەسەر بۆ چۆ دەرەوە من خۆشم بردمە دەرەوە کاتی خۆی ئیتر منی شار بە بۆ دەردەچووم ڕۆشتم لە ساڵی با بڵێن کە چوون بە کۆنفرانسێکی کۆمەڵە ئیتر نەگەڕامەوە نەگەڕایتەوە بەڵێ پێشەوی بچینە سەرەوە خۆناغا پێم خۆشە سەری هەندێک وێنەی تر بکەین دیارەی ساڵانێکی هەرزەکاری تەمەنی تۆیە ئەم وێنەیە تەمەنی گەنجیتە کاک ئەمە ساڵەکانی 1970 باشە ئەمە جادەی پیرەمێردە بۆ سەرەوە ئەوە لەو خانووی ئەمە کرێکی بووین ئەوە تەنیشتی خانۆکەی ماڵی عەبدولی سۆرانە بە تەنیشتمانەوە و کاتێکێتی قوتابیان هەبوو شەید ئارام لێپرسراوی ئەوێ بوو ماڵەکەمان دیوارمان بە دیوارەوە بوو هەر لەو خانووی دیوی ئەو دوێتی یەکێتی قوتابیان بوو شەید ئارام ئەو کاتە شاسوار جەلال مەسئولی ئەو یەکێتی قوتاب ماڵمان بەو هینەوە بوو لەو گەڕەکە بوو ئەم وێنەیەش وێنەیەکی ئەمە نەورۆزی ساڵی 1970 خەڵەپەڕ 79ە نەورۆزە لە ناو قسمی داخلیەکە ئەوە لەوێ هەڵەپەڕین ئێوارەی نەورۆزە ئەو سەرچۆ پێ توی بەڵێ ئەستۆ چۆ پێ منم وێنەیەکی جوانی ساڵەیە کاکێ دکتۆر نەورۆز ئێوە چەند خوشک و برابوون ئێمە 5 برا و 4 خوشک بووین بابن حاجی عایشێ دایکی شەید مەلا عەلی خەدیجە فاتم سیان عەفوو 3 خوشک بووین 5 برا و 3 خوشک بووین ڕۆحیوانە شاد بێت کە کۆچیان کردووە ئەم وێنەیە وێنەیەکی جوانە لە ئاڵانقۆز گیراوە ساڵی 66 بەڵام ڕاستی شێوازی جلوبەرگ و شێوازی وێنەکە ئەمە حاجی سەلیمە ئەمە براژنمە خێزانی حاج مامۆستایە ئەمەش هەر براژنمە حاجش نەمینایە ئەمە کوڕی با بڵێن ئەو مامۆستا ئازادە ئێستا لە بەریتانیا ئەوەش هەمە هاوڕێ هیوایە هەر کوڕی حاج مامۆستایە ئەوە یەکێکە لە کادرە کۆنەکانی کۆمەڵە و ئێستا لێرێ حالیان ئەمەش خێزانی ئافرەتێکی دڕیە لەوێ هاتون بۆتون پێوەکە نوشتیوە ئەمەشێوازی کڵاو زۆر ئەمەشیان ئەحمەی حاج حوسێنە ئێستاش ماوە لە ژیانایە ئەمە گوندی ئاڵانقۆزە نزیکی دڕی وێنەیەکی زۆر جوانەوە ڕاستی وێنەیەکی ئەرشیفیە ئەم وێنێش وێنێکی کۆنی ئەمە کێ ئەمەی ساڵی 79ە ئەمە بەندەیە ئەمە برادە خزمێکمانە ناوی حاجی سابیر ئێستا لە بازیانە ئەمەش هاوڕێ هیوایە حەمەڕوفی ناوە هاوڕێ هیوایە کە لە کادرە کۆنەکانی کۆمەڵەیە وەرز خۆشەویستیمان بۆی هەیە ئەمە وێنەی توی ئەمە حاجی مامۆستا لە برایمە ئەمەش بەندەیە ئەوە کوێ ماوەتە بەڵێ سەردەمانی گەنجێتە سەوەڕەوە هەفتاکان بێ ماوەتە ئەم وێنەیە شەر وێنێکی جەنابتە بەڵام ئەمان لە ستۆدیۆ گیراوە ئەمە لە سودوێک لە بەمبەر مزگەوتی گەورەوەیە ئەوە لەوێ گیراوە ساڵی 1970 شانە چیتە دەرێو کات بەڵێ ئەم وێنەیە کوێ کاک نەورۆز ئەم وێنەیە ناو زانکۆی سلێمانیە ئەم کوڕە مهندیسە ناوی دڵشادا کات خۆی لە ڕێخستنی کۆمەڵایە بوو ئێستا لە ئەوروپایە ئەمەش بەندەیە ئەمە ناو زانکۆی سلێمانیە چی تارن کرد لەوێ وەڵاهی من کارمەندی زانکۆ بووم
ئەو لە کولی هەندەسە بوو لە زانکۆی سلێمانی. بەیەکۆ وێنەکە بەڵێ بەڵێ. زۆر باسی کۆمەڵە و ئەوانەمان کرد دیارە فکرەی یا پێشوی بچمە سەر باسی کۆمەڵە بیرۆکەی تۆیانی بۆ چوونە ناو سیاست و تێکەڵبوون لەگەڵ سیاست و ئەمانە کەی دەستی پێکرد لە ڕێگەی چیەوە یانی تەسیراتی شێت لەسەر بوو؟ وەڵی ئێمە بەڕاستی زیاتر کاریگەری حاج مامۆستا مەلا برایم بەڵێ ئەو یەکێک بوو لە سەرتایی شۆڕشی ئەیلولا بوو بە کادر بە ناوی مەلا نادر. دوایەوە کەیتر باری مەکتەبی سیاسی جابەوە ئەویش ئیشقاقی لەگەڵ ماڵی مەکتەبی سیاسی جابەوە باش لەماوە دانیشتی. ئەو کاتە شەید مەلا عەلی و کاک ئەحمەد مەولود لەگەڵ منە لە ماڵی ئەوان بووین. ئەوەی کاریگەری لەسەر ئێمە دروست کرد یەکەم قوتابخانەی ئێمە بۆ بیرکردنەوە لە سیاست مامۆستا مەلا برایم بووە. چونکە ئەو کاتە کە برادەران لە مەنتیقەی هەمەدان بوون باری مەکتەبی سیاسی مەجموعەی خەڵکی شاموشۆیان نەکرد بە شەوان ئاهاتن شەید عەلی مەجید لەگەڵ شەید جەمالی عەلی باپیر ئاهاتن بۆ ماڵی ئێمە بۆ لە حاج مامۆستا کۆبنەشتیان نەکرد و ئەڕۆیشتن. یعنی ئەوە یەکەم سەرچاوەی یان یەکەم هەنگاوی خولیای چوون ناو سیاستەوە وەکو گەنجێک لەوە سەرچاوی گرتووە. کەی بووی بە ئەندام لە کۆمەڵە یا با بڵێن ڕێخستنی نهێنی و لە ڕێگەی چیەوە یەکەم جار؟ من ساڵی 1970 لە ڕێی محەممەد ساڵ سامسام بەڵام ئەوەی ڕێخەری من بوو هیوا عەبدولغەفور بوو هەردووکیان لە قەسفی قەڵازی 74 شەهید بوون. لە ڕێگەی ئەوانەوە مەسەر پەیوەندیم کرد لە نهایەتی 73 شەرەفی ئەندامەتی کۆمەڵە وەرگرتووە لەو کاتەوە و ئەو برادران شکەلی گەڵان لەگەڵیان کارم کردو ماون هەندێکیان لە ناو شار بوویت لە ناو شار بەڵێ. لە دوای ئەوانەوە من کەسێکی تر بوو بە ڕێخەرم کەمال عەلی بە کەمالی ئەلەکە ماڵیان لە گردی سەیوان بەو بەوێەوە بوو لە سەرکارت بەبەری ئەو بەر و دوای ئەوان ئەو ڕێخەری من بوو فترەیەکیش کاگە ئاسۆ هین ئاسۆ شێخ نووری ئەوش فترەیەک ڕێخەری ئێمە بووە. دکتۆر جەنابەت لە 74 ئەچتە پەیمانگای پزیشکی شۆڕش ینی چۆن چیتەوە پەیمانگای پزیشکیەوە لەوێ چیت خوێن؟ کاتی خۆی کە وەزعی با بڵێن حکومەت و شۆڕش تێکچۆوە هەموو خەڵکی کوردستان ڕووی کردە ناو دێهات و قەزا و نەحەکان. ئێمە ئۆردوگای شەید لەلامان بردە دروست کرد لە پێنجوین. من کاتی خۆیمە ڕۆ قوتابیان چوین بۆ قەڵاتزێ کە ئەو قەسفە ڕوویدا ئەمانە من گەڕامە بۆ پێنجوین. لەوێ ئەو ئۆردوگایە کرایەوە کاک جەباری حەدەڕەشید شەید جەباری حەدەڕەشید بەرپرسی ئۆردوگاکە بوو. مەجموعەی خەلای کۆمەڵە کۆتبوون ئەوێ من زمنیان با بڵێن عەتا عومەر برای کا عەلی لەگەڵ شاه ئەحمەد لەگەڵ جەزای تیجارە غورفەی تیجارە لەوێەوە دەورەیە کرایەوە بۆ مەجموعەی خوێن قوتابی. یەکەم بۆ سەر تۆپەکان 120ەکان بوو، دووهەم بۆ مەسەلەی ڕێخستن و فکری سیاسی بوو، سێهەمیان بۆ مەسەلەی ئەم تەندروستیە بوو. من بیرم کردەوە کە ئەمە کارێکی باشە بۆ من چونکە من ئەگەر لە ناو سیاسەتا بم بۆ من ئەمە کارێکی باشە بۆ ناو پێشمەرگە ئەمانە ڕۆڵی خۆی هەیە. چوومە ئەو پەیمانە ئەو مەحەدە فترەیەک لە هین داوامان کرد لە پێنجوین. دوایی چوین بۆ مستەشفەی کەورتێ ئەوەی دکتۆر مەحموود عوسمان مدیری هینەکە بوو مستەشفەکە بوو لەگەڵ دکتۆر سەعید لەوێش هینەکە تقریبا 6 مانگێکی پێچوو کەمتر لە 6 مانگ فێریشیان کردن. وەڵای ترەوەی کە دەرسی با بڵێن نەزەری هەبوو و دەرسی عەمەلیش پراکتیکیش هەبوو مەسەلەی برین پێچی و دەرسی لیان و هەندێک شتیکە و زیاتر لەوەش بە حکمی برینار زۆر بوو خەڵکیان زۆرە هێنا بوو ئەوێ پێرمەگە لەو شەڕانەیە زۆرە هات ینی پرۆسەیەکی با بڵێن عەمەلیمان زیاتر بوو لە نەزەریەکە ئەوم لێوە وەرگرت. ئیتر لێوە بی بە ئەو کاتێمە کۆمەڵە بەڵێ ئەو خبرەی وەرەگری جەنابەت و دواتریش ینی ئەم کارە زۆرێکی لە پێشمەرگای نازناوی دکتۆر نەورۆز لەوە هاتووە یا چۆن هەڵت بژە؟ پێشەوەی بچمە دەرەوە من ناوم نەورۆز بوو ناوی نهێنیم باش چونکە ڕێکخراوی سیستەمایی لەسەر دووسێ حرف دامەزرا بوو هەندێکیان بە کاف هەندێکیان بە نون هەندێکیان بەها هەندێکیان لەسەر ئەو وەزنانە کۆمەڵە ئاواهین بوو. ئەو بەشەی ئێمە ئەو کۆمیتەی ئێمە بە نون بوو مەسەر هاوڕێ نزار هاوڕێ نەورۆز هاوڕێ نیاز
مەزمێ ئەوانە بووین بەڵێ ئەو ناوە هات کە هاتمە دەرەوە ئیشی پزیشکەم کرد بووم بە دکتۆر نەورۆز دکتۆرەکەشی پێوە دکتۆرەکەشی پێوە کاوتەوە ئەم وێنانە کۆمەڵێک وێنم لای ئەو ساڵانەیە دیارەیەکی هەفتا و چوار و ئەوانەیە بەڵێ نووسیتە ئەم وێنەیەم گرت لە ئەزمەر لە دوای سەرکەوتنیشی پاڵەوانانە بەڵام برادێکم شەهید کرا بە تیارە کە ناوی عوسمان عەبدوڵڵا بوو زۆر لە غەم بووم بووی بەڵێ بەڵێ خۆی ئەوە بەڕاستی ئەو نووسینە من نەمنووسیوە برادری کە نووسیوێتی بەڵێ بە برادرە شەهید بوو بەڵام ئەمە ئیساڵی هەفتا و چوارە ئەمە لای کانی ئاوەکەی ئەزمڕە شەڕێک بوو لەوێ بەڵێ بەزەو برادرە بەهین بە قەسفی تارە شەهید بوو بەداخەوە. نەک لە شەڕەکە بەڵێ بەڵێ ئەم وێنەیە شەروێنیی ئەو ساڵانەیە کە ئەمە شار ئۆردوگای شەهید لەیلایە من برادرێکە ناوی ئەحمەدە ماوە ئەمە ناوی شێخ غەریبە ئەمە بەندەیە ئەمە ناوی شێخ عوسمانە ئەمە ناوی بورهانە فترەیەک لە دایرەی زەریبە بوو ئێستاش هەرماوە ئەوە هاوڕێ هیوایە کادرە کۆنەکەی کۆمەڵەیە بەڵێ بەڵێ کە ناوی جوندی مەچوولە خەڵ ناشی ناسێە بەڵانێکێ لە کادرە مغامبیر و سەرڕۆکانی ناو کۆمەڵە کە لێرە بڵاوکراوی بۆ زانکۆی بەسرا کەولوێ کاتە لە کۆلێژی بابلی ئیدارە بووە لێرەوە بڵاو هینی کردووەی کۆمەڵی بردووە بۆ بەسرا بڵاوی کردوەوە لێرە مغامەری زۆر سەیری کردو لێرە باسکردنی لەوانە مەجال نەبێت ئەم وێنێش هەر وێنیشی ئەو ساڵانەیە ئەو کوێ ئەمە هەر ناو شاری پێنجوونە پێنجێنە ئەمە بەندەیە ئەمە کاک هینە ئەمە ناوی کاک غەریبە هین گاغەفورە بەڵێ لە دایرەی ئەوش هەر لە بانقە ئەمە ناوی جەمالە جەمال عەزیزە نازم چێە وەکو ئایلە ناناستە بەزەو کاتە لەوێ ئێوە کاتان دامی کۆمەڵە بوون بەڵێ بەزەوانە نا بەڵێ بەڵێ ئەم وێنێش وێنێشی ساڵی 25/1974 هەر ئەو جوێن گیراوە و کاک بەختیاری مەلاعەزەتیشی تایە ئەمە کاک بەختیاری مەلاعەزەتە یەکێک لە هاوڕێ خۆشەویستەکانم هاوڕێ با بڵێن دێرینەکانی لە مناڵیەوە هاوڕێ بووین تا ئەم دەقێش بە یەکەوە ماوین دڵمان گەردی نەکسۆ لە یەکتری پیاوێکی ڕۆشنبیر پیاوێکی مانگوو بنەماڵێکی شۆڕگێر ئەمەش ئەو کاغەفورە بکە باسم کرد ئەوەش بەندەیە ڕێز خۆشەویستیمان بۆ کاک بەختیاری مەلاعەزەت هەیە بەڕاستی گەرەو نەبووە ئەین زۆر هەوڵی داکە ئەم بەرنامەیە زۆر سپاس ببێت لە دوای هەرسی شۆڕەشی ئەیلول لە 75 تۆ چیت کرد و ئێوە چۆن بەردەوام بوون ڕاستی کە ئەلبەتە ڕوویە من لە خەستەخانەکەی ماوەت بوو دکتۆر عومەر شەریف مەسئولی خەستەخانەکە بوو کە بڵاو بۆ بەیانەکەی خەبەرێکی زۆر ناخۆش بوو ینی ئیتر ڕوح دەرناچێ ینی زۆر ناخۆش بوو بۆ دەوری عەسرەکەی چوین لەگەڵ دکتۆر عومەر شەریف چوین بۆ لای تالیب ڕۆستەم ئەو مەسئول ناوچە بوو لە ماوەت مەسئول ناوچە بوو لە ماوەت چوین بۆ لای وتمان چی بکەین چی نەکەی ئەم لەولا ئێمە بڕیارماندا بێنەوە بۆ شار چونکە کاک تالیب مەسئولێکی ئەو کاتەی کۆمەڵە بوو کەسێکی بەرپرسیار بوو لە کۆمەڵایە من ئەشم زانی ئەوش منێ ناسی بەس لای کە عومەر پێی نەوتمە قسەیە کە عومەر دکتۆر عومەر وتی بنەسمەوە بۆ سلێمانی دوایی وتی هاوڕێ ئەو کاتە ناوی نێنی من هاوڕێ چالاک بوو ئەو کاتە ناوی نێنیم چالاک بوو وتی تاسێ بڕیاری سەرکاتی کۆمەڵیش بڕیارێکی نەداوە چی بکەنیان چی نەکەین بەڵام ئازادی چۆن هەنگاوەری منیش هاتمە بۆ سلێمانی ئێتر لە سلێمانی وردە وردە برادران دەستیان کردەوە بەکارکردن و ئەم لاولاو ئەوە مێژۆ دوور و درێژە ڕاست بەڵام تۆ هەر بەردەوامە بی دیارە لەسەر فکرەکە بەڵێ بەڵێ نەپسراوی لە کۆمەڵە لە دوای دەستپێکردنەوەی شۆڕشی نوێ لە 76 و دواتریش جەناب دۆ کوڕێخستن بەردەوام بووی لە سلێمانی لە کۆنگرەی یەک ئەو برادرانەی کە لە ڕێکخراوی سلێمانیەوە داواکران بوو ئەوێ من زمانیان منیش داواکرام کە بچم بۆ کۆنفرانسیەکی کۆمەڵە لەسەر حدود لە مالی مۆس مەزمێ برادر لێرە بەڕێکەوتین ئەوانەی کە لەگەڵمان بوون زۆرن بەڵام ئەوانەی کە دیارن کاک محەممەد ڕەزا بوو خۆ ئەفریکا عومەر غەریبی گومرگ بوو شێخ جەمال بوو شێخ جەمال شێخ نووری پێڵێن ئەو بوو ئەم شەید وریا بوو کە تیاچوو دوایی بەناحەق تیاچوو لێرە ڕۆشتن بوویە و ئیتر ئەو چوونەکەی دوور و درێژە چۆن گەشتینەوە و چۆن ڕۆشتین ئیتر بۆ ڕۆژی دوایی کۆنفرانس بەسرا لە مالی مۆس لە مالی مۆس کۆنفرانسەکە بەسرا بەڵام ئەو وێنانی کە هەیە هی کۆنگرەی یەکی کۆمەڵەیە کۆنفرانسی یەکی کۆمەڵە لە مزگەوتی کانیزەر چیراوە ئەوە بۆ کە لەوێ گیرا ئێمە پێشتر لە مالی مۆس بووین
سوتفە لە کاتی جەرسەکە تارە زۆر بە نزمی هات ئیتر ئەمەگە نزم و سیر ئیتر پێشمەکان مام ڕۆستەمەوە ئەوانە پەلاماری ئاربجێ ناوڕاکە بەم بەرابەرە دوایی لە بەرەویتان نەوەک ئەم شوێنە بێتەوە کەشف بێت هاتین بۆ مزگەوتەکانی زەردی ڕۆژڵاتی کورسە جەرسەی یەکەم ئیتر لەوێ دەستەوا بوو ئەوە لەوێتر بیرەوەری زۆرتیایە بەڵێ لەو کۆنگرێ لەو کۆنفرانسە باڵێن جنابە دیترە شتە دەرەوە و بڕیاری یەیتەوە ناوشار بەڵام جارێکتر ئەچیتەوە دەرەوە ئیتر بە بەردەوامی ناگەڕێتەوە بەڵێ بۆچی هاتیتەوە دواتر کە گەڕایتەوە بۆ بڕیاری ئەوە دایت کە من هاتمەوە بەس تۆ هاتوم خۆ من کە چوم نەموتووە نایامەوە من ئەو کاتە لە دایرە بووم هاتمەوە با بڵێن ئیستقالم لە دایرە کرد سرفەیەکم وەرگرت 180 دینار ئیسقالم نەکرد بەس با بڵێن سەرفەکەم وەرگرت 180 دینار بدەمە مناڵەکان و گوتم من خواحافیز بەجێ دێشتن ئەرێ بەخوا دوو مناڵەمە بەخێزان بەجێ مێشتون و ڕاکرد بۆ دەرەوە لەوێ لەکوێ گیرسایەتی یەکەم جار یەکەم کڕەت کە هاتمە دەرەوە چوون بۆ لێرەوە ڕۆشتن برادەکان تەسلیم کرد بە ناوی دکتۆر عەلی دکتۆر بوو لەم عەربەت و مەربەتە بردم بۆیە و هیلاک بوونەوە چێرۆکە زۆر دوورودرێژە گەشتینە با بڵێن کە چوون بۆ دەرەوە یەکەم چوون ناوەندی کۆمەڵەکە چوم کاگازادی هەورامی و کاقاری حاجی عەلی لەوێ بوون فترە لێ مامە و دوای هاتمە خوارێ بۆ وەک کادر هاتمە خوارێ بۆ متەکەی جافایەتی ئەوانە وەک کادری کۆمەڵە وێنەیەکم لەلایە وێنەی کۆنفرانسی یەکە ئەوەی کە ئەوانەی کە ڕێخستن بوون دەموچاو پێچاو بە خامێکی سپی بەڵێ جەنابیشتی بەڵێ تایەتەوە ئەو وێنەیە کۆنفرانسی یەکە دیارۆژناوی کاک نەوشیروانە ئەمە کۆنفرانسی کە یەکەم کۆنفرانسی کۆمەڵەیە لە مالی مۆز بوو بەهۆی ئەو وەزعەوە کە تاڕەشت هات گواستیانە بۆ مزگەوتە ئەمە ناو مزگەوتی کانی زەردە ئەوە بەندەیە ئەوەی پێش ئەوەی تەنیشت جامانە بەسەرەکە منم دیارێ وەکو ڕێخستنی نێنی بەڵێ نوێنەری شارەکان بووین بەڵێ دەموچای خۆتان داپۆشە گەڕاونەوە بۆ شار دوایەوە کاک دکتۆر نۆرۆزێ و تۆ فترەی کە لە شاخ بوویت بەشدای شەڕەکانت کردووە وەکو پێشمەرگە وەکو برین پێچیش زۆر ینی هاوکاری پێشمەرگە برینارەکانت کردو تەنای خەڵکی گوندەکانیش پێمە بە جانتایەکەتە بوو و ینی زۆر ئەدەواتی پزیشکی تیا بوو بە تاکیت من ئەو کۆڵە پشتە معدل بە تاقمتفەنگ و بە دەرمان و بە پێداویستی خۆمەوە معدل 12 تا جارێ 16 کیلۆ بە هەموو بە چاک و هەموو شتێکەوە معدلەوە بە کۆڵمەوە بووە تر بەڕاستی من شانەزی پێوەکەم کە خزمەتی خەڵکم پێکردووە پێرمەگەم پێکردووە هاوڵاتیانم پێکردووە و شانەزی بۆ مێژۆواکەم بەڕاستی جێگەی شانازی و ئەوە مێژوو بە ئاوی ئاڵتون ئەوانە ئەنووسێتەوە هەموو ئەنجگە لە فیشەکدان و لە دەوان لە چەکەکی کە پێت بووە ئەدەواتە پزیشکەکان پێ بوو لەو فترەی کە لە شاخ بێ من کۆمەڵێک وێنەم لەلایە پێم خۆشە پیشانی بین و هەندێک لە وێنانە ینی یادگاری و ڕووداویان بەڕاستی لە پشتەوەی بەداخۆ منم یادگاریانە بیری تۆ خۆمەلانەیە ئێستا هەندێک لەم کەسانەکە لە وێنانە دەرکەوتون شەهید بوو بنیان بە ڕووداوی ناخۆش بۆچی دواییان کردوێ ئەوەی کوێیە کاک ئەمە گوندی هەڵەتنە ڕێکخراوی دووە کاتەی کۆمەڵە لەوێ بوو ئەمە بەندەیە ئەمە وەستالەتیفە ئەمە برای سەعدوڵایە برای شەهید هەڵۆیە وانێکە بە پێوەستان ئەو ئەم کوڕە پێشمەرگەی و مناڵە هاتۆ بۆ لای نازانم چێ لە هەڵاتن ئەمەش جەنابتی هەر سەردەمی پێشمەرگایەتیە ئەمە گوندی وەڵاغلووە ساڵی 83 گوندی وەڵاغلوو وێنێکی جوانە ئەو ساڵەنە و ستایلی عینەکەشت لە چاکر ئەم وێنێم پێخۆشە پیشانی بەم هەژدەی 1985 ئەو چی گۆڕی چێ بەڵێ ئەمە برادێکی کۆمەڵە بوو بە ناوی محەممەد دەوڵەتی شتی هێنا لە کارەزەوە خوارد نوشتیوە لە ڕێگا قومبلێکیان بۆ قوز بە ناو سارەکەیەوە بنکوشنەکەی و پیاتەقی و شەهید بوو جامە مەراسیمەکەی لە معلومە بۆیان کرد مەراسمێکی زۆر سەرنجڕاکێش بوو ڕێگاندا با بڵێن بە پێی نەریەتی ئیسلامی مەلا تەڵقی نوشتی خۆی کرد بەڵام دوایی ناسری ڕەزازی و نەزمەدن غوڵامی مێژووی ئەم پیاوان خوێنەوە و مێژووی خەباتەکەیانی حەز دەکە خۆ بچێتە قەبرەکەەوە لەگەڵی ئەمەگە خۆشیان خوێنەوە نەک لە قەبرەکە ئاترسی وای لێ هەر حەز دەکە تۆ بچی لە باتیەوە شەهید بەڵێ ڕۆشی شاد بێ ڕۆح شاد بێ ئەم وێنێش کۆمەڵێک پێشمەرگەن بێکەوە ئەمە ساڵی 84 85 ساڵی 85 ئەمە هاوڕێ مەلاکەمە
ئەمە شێخ کەریمە ئەمە هاوڕێ لای نزارە چەپەوە بڵێ ئەمە هاوڕێ کەریمە ئەمە هاوڕێ نزارە ئەمە شێخ سدیقە ئەمە هاوڕێ مەلاکەمالە ئەمە حکمەتیندیە ئەمە کوڕێکترە بەڕاستی ناوەکەی نازانم ئەمە بەندەیە ئەم کوڕە سەراویە ئەوەی ئەو سەری ئەو شەی سەلامی پێڵێن ئەمە دوو کوڕیکەن ئەمە ناوی عەبدوڵڵایە وابزانم ئەوان ناوەکەی لایەن نییە بڵێ وێنەیەکی جوانە بەڵێ. ئەم وێنەیە پێخۆشە پیشانی بەم ساڵی 82 ئەمە ساڵی 82 ئەمە ئەم کابرایە ئەمە هینە عەرەبە بەڵێ دکتۆر عەلیە لەگەڵ من هێنان بردم بۆ شاخ ئەمانە هەروەک ئێمە لەو ڕێیا کەوت نەگەڵ ئەمە ناوی جەمالە برای پورزای شەی دڵشاد بەنگینەیە بەڵێ بەڵێ ئەمە دۆڵی سەفرە و زەرونە دۆڵی سەفرە و زەرونە بەرەو ڕۆژهەڵاتی کوردستان وێنێکی جوانە بەڵێ کاک دکتۆر نەورۆستۆ لە ماوەی پێشمەرگاتیە ینی برینار بوویت بەڵێ بەڵێ. وا بێ سێجا برینار بوویت بەزەوەی کە زۆر کاریگەری ئاوای لێکردم ئەمەیانە ئەوەیە کە ئێستا بەڵێ بەڵێ قاچێمە بێت تا ئێستاش هەروەز ئەم زۆر پارچەی. شڕە بەڵێ پارچەکانی هەرتیا ماو دەرم نێنا و شوێنەکەشی زۆر کاریگەر و حساسە ینی هەچانەکەم ناوێرە بخەرێتی ئەو دەری بێنم چونکە کەس ناڵێ ئەگەر دەری بێنی هیچ ئەڵێن خۆت و بەختە من ژاڵێن ماتڵ وایە بە هەروە پێوەی مامەت و تا ئێستا کەی و لە چ شەڕێکا برینار بوویت ئەمە ساڵی هەشتا لە گوندی قەرستانی خباری کراین پێشتر ئەو ڕۆژی پێشووتر لە گوندی تیمار شەڕێک توش بووین لەسەر جادی دوکان کوشتارێکی زۆر لە جێش کرا و مەزمێ برادرمان شەید بووی کە لەوانە شەید کامیل بوو تر بۆ ڕۆژی دوایی هاتیینە چەمی چەرمەکە و هاتیینە ئەم گوندەی قەرستان بەڵێ شەو ئیخباری کران بەیانی جێش هات بوو بە شەڕ شەڕێکی قورس بوویتر لە بەیانی و تا درەنگ تا تاریک بوو شەڕ بوو من و برایەکم کە بەناوی عومەر کۆکەیی لەگەڵ برادەرێکی تر ئەویش ئەو ڕۆژە هات بۆ گەڵ ئێمە لە چۆشار تۆ هات بۆ گەڵ ئێمە بەڵێ لەوێ شەهید بوو لەگەڵ ئێمە تۆ براکەشت بێت هەرچێکمان بێکەوە یەک ساروغی سە و بیستی لیان لەباری پشتەوە ڕێک لای سەنگەرەکەمان هەر ڕێک نەگەر ئەڕێک هاتە ناومانەوە نا ئەوسیانەمانەوە ئەوی شەهید کرد ئێمەش ئاوکە لەلا کرد بەداخەوە لەکوێ تیمار کرای بردیتیانە کوێ وەڵا تیمار بیتر شەو کەرتێکی ترمە فریاکە و کەت شێت مەلا خالیت لە زەوێ بوون لاوێ کەژانێ شەڕگە گەرمە هات نەخوارێ بزیکی بانگی خەوتان و گەشتە لای ئێمە ئیتر لێەوە بە دارەمەیت و بە هین لە ناو فەردە کاوشتیوە بردانین بۆ زێوێ لە زەوێ بردانی بۆ ئەشکەوتێک لا پێڵن ئەشکەوتی کونیشک موچەیەک بوو لەوێ سێ مانگ لەوێ لە بن گابردێکە ماینەوە ئەو بن ئەو گابردێ ئەم وێنەیە وێنێکی زۆر جوان و مێژوویە بەلای منەوە بەڕاستی کە ینی ئەندامانی خێزانەکەت هاتوون و تۆش بریناریت بەڵێ تقریبا سێمە لە بن ئەو گابردەیە ماینەوە ئەوە بەندەیە لەوێ ئەمە کوڕێکە دوایی ناوی سیقا دوای هەڵقلیسکالا کولین ئەمە برادێکی ترە ئەو هەر ماوە لە ژیانە ئەمە کوڕێکی برامە عوسمانی ناوە ئەمە خوشکمە ئەمریخوایك لە خواحەفیکە ئەمە برای شەید مەلا عەلیە حەسەنی ناو ئەوی شار شەهید بوو ئەمە کوڕێکی زاوامە ئەمە خێزانمە ئەمە خێزانەکەی کاگە حمەلووە ناوی نازەنین خانە ئەمەش براژن مە خێزانی حاج عەلیە ئەوانە چۆن لە شارەوە ئەوانە ئەوا خزم ئەگە بفەرمووی گەشتبوونە لای تۆ ئەو فترەی کە لێ بوو نییە کرد پێشمەگەمە لاما بۆ وەکو سیمایە بۆ ئێمە بەڵام ئەو کاتە بەڕاستی ڕێکخای سلێمانی قەرزاریانم هەم لە ڕووی خواردەمەنیەوە هەم لە ڕووی پێداویستی تەندروستیەوە شتیان زۆر فریا خەوتی یەکێ لەوانەیە کە شایستە باسی بکەی شەید دڵشاد مەریوانی برینەکانی ئێمە زۆر قوڵ بوو ئیلتیهابیە کرد بە ئەنتیبایۆتیک چاک نابوو لەوێەوە دڵشاد مەریوانی بە خۆی و کۆڵی دەرمانەوە هات بێ بە ڕووپۆشی وتی ئەو برینە ئێوە من چاکیەکەمەگە تەحملکەن وتی بەخێ بۆتان تاقیمەکەم ئەوە باشترین چارەسەرە و کە ئەو ئیلتیهاب و چڵکەلاچی بالفعل بۆی کردین و وردە ئیتر ئەویش تقریبا دوو ڕۆژ لامان مایەوە ئەنجا دوای ڕۆشتەوە بەڵام بە ڕووپۆشی بۆی خەڵک نەبینێ دڵشاد مەریوانی کە دوای بەعس لە ناوی بەڕاستی هەڵوێستێکی ئازایانە و مەردانە بوو کە لەو ساڵانە لە دەستە هەموو کەس نەهاتووەوە ڕاستی پیاوێکی وەتەنی پیاوێکی دڵسۆز بوێریشی زۆری بێەوە بێ بۆ ئەوێ و تیماری ئەو برینارە نەبکەیت و بگەڕێتەوە بریناربوونی ئێوە دواترەوە چاکە بنەوە و هەڵستنەوە سەرپێ و بەردەوامە من لە پێش دوایتر پۆتا دروست بوو هەشتا چوار بڵێ معاملەم کرد بچم بۆ بولغاریا معاملەم تەواو کرد و لە تەنسیقی کەرکووک و ئەملاولا ئەو ڕۆژە کە شەید ملازم کەریم لە تاسڵوجە شەید کرا وەزەکەمان لێ تێک چوە و ئەوەی منج نەکراویاڵە هەروە مایەوە گەڕانەوە
شیرۆک و بیرەوەری تر زۆر ماوە بەسمانومان کردی بێکەوە سپاس دەکەم. وچانێکی کورد وەرەگرین و بێکەوە بەردەوامە بین. سپاس دەکەم. خۆشەویستان لە دوای وچانێکی کورد لەگەڵ دکتۆر نەورۆز بەردەوامە بین. خۆشەویستان دووبارە سڵاوتان لێبێ و لە بەرنامەی وێنەگرافیەوە لەگەڵ دکتۆر نەورۆز لەگەڵتان بەردەوامین. دکتۆر پێم خۆش و پیاسەیەکی ئەم ناوە بکەینە چەنە جۆکەشی هەورە و ڕەحمەتی کەوانەشە بارانیش ببارێ. خوایە. بەیادی جارانە پێم خۆش هەندێک بەسەرهات و بیرەوەریەوە کە سەردەمانەی پێشمەرگایەتی باس بکەین کە دیارە جەناب ساڵێکی زۆر پێشمەرگە بووین. یەکەم باسی شتێکت بۆ کردم ئەو سەردەمی کە خێزانت دروست کردووە و مناڵەکانت لە سلێمانین و جەنابیشت لێرەی لەمە ناتە جەولەکە ینی مەترسێکەوێتە سەریان و تۆش بڕیاری بە چەکەوە بگەڕێتەوە بۆ ناو شار چۆن گەڕایتەوە چۆنەوە بڕیارە قورسەتدا؟ ئەوە ساڵی 84 بوو. بەڵێ با بڵێن کە تێک چوونەوە لەگەڵ حکوومەت ناڵەکانی من لە ناو شار بوون. بەڵێ لەگەڵ کاک جەبار بەیەکۆ من لە ڕێکخراو وتم کاک جەبار من ئەو وەزعێکی وایە خێزانەکەم بگیرێ من پێمەگاتی ناکەم. باش وتی چیەکەی وتم وەڵا چمان هێنن وتی من موافقەتە بۆ ناکەم تۆ کەفی خۆتە بەڵام من ئەوە برادەرینە من ناڵم چێ وتمە چم بە چەکەوە پاڵتوێکم لەبەر کرد و لەگەڵ سارێکە هاتم تا نزیکی مەعمەلیی چیمەنتۆکە لەوێ بە بۆ پاڵتۆیەوە خۆم کرد بە ماڵەوەیە بۆ چەک و تاقم هەموو شتێک یەکتەوتم خۆتان حازرکەن مناڵەکان شتیان پێچایەوەمانە و نردم بە دوای برادێکە لە قلیاسان ناوی ئەحمە ئەحەڕەش کوری حاجی مستەفایە خوا ناگری هاس تراکتۆرێکی هێنا و هاتین بۆ ئەم بەر بە ماڵی ئامۆزایەکەم حاجی سەعید. باش چون وتم تاقیباتێکی ئەو ڕێی لای هینم بۆ بکەن لای کانیسپیکەوە ناوە کە چون وتیان وەڵا ئێستا هیچ نییە. باش کەوتی نەڕێ دوایی وتیان وەڵا کاکە لەو دوکانێکەوە کەمینی لێ کۆ خاسەی لێ گەڕاینەوە چوینە ماڵێک کە چوین کابراایکی زابتی لێ بوو نەزمەوشن لە ماڵەکە دانیشت بوو ئێمەش تازە چوینە ژوورەوە کە چوونە ژوورەوە کابرا سڵەمیەوە ئەمانە ویستی بڕاوتم کاکە ناڕۆی لێرەوە ئێمە هاتوین ئێستا تۆ بڕۆی هەرچێک ڕووبا ئێمە بەی تۆ ێزانین لەبەرەوە تا ئێمە لێرەبینە بێت تۆش لێرەبی تۆش لێرەوی وەڵا لاکۆلین دوایی کابرا مایەوە و دوایی چوونەوە بۆ ئەوێ دەوری با بڵێن دوای سەعات 11 بوو تقریبان چونتیان کمێنەکە ڕۆشتووە چوین گەشتین ئەو لاکانێکە و تای پێشەوەی تاقی تراکتۆرەکە باشە بە سێ تایە هەڵی سواسی ئەلاپڵین بۆ بەری بەیانی گەشتینە کانی بەردینە کە چوین کاک جەبار قواتێکی زۆری لێبوو بەلای سیر بۆ من ماڵەکانم هێنا تەلەڤیزۆنم برد و هەندێک ناو ماڵم بردبوو وتی وەڵی دکتۆر بەڕاستی ئەوەی تەسەورم ناکرد تۆ کردە ئیتر بەڕاستی لێ ئەو مغامەریان کرد بەڵام مناڵەکانشم دەرکرد جێویشی خۆشیە بەڕاستی ئێرە پێم خۆشە لە کۆتایی بەرنامەکە باسی هەندێک بیرەوەری و هەندێک وێنەی تریش پیشان بین بە تایبەتی وێنانەی کە هەرهی سەردەمی پێشمەرگایەتیەوە ساڵانی کە لە دەرەوە بیت ئەم وێنەیە ئەمە وێنەیەکی زستانە بەڵێ گوندی قزلەرە ئەمە کاک سەلاحە با بڵێن سایقی سیارەکەی مام جەلالە ئەمەش بەندەیە وێنێکی جوان و بە ساڵی 82 ئەم وێنەیە شەر 82 ئەوە چیە لەگەڵ ئەمە ئەوە ئاراسی حەمەزر گوێزیە ئەوەش بەندەیە ئەمە گوندی هەڵەدنە لای ڕێکخراوی 2 ئەمە ئاراسی برای سێوانی حەمەزر گوێزیە برای نەورۆزی حەمەزر گوێزی ئەم وێنەیەش هەر وێنەیەکی زستانی سەختی ئەو ساڵانەی شاخەکانە ئەمە هەر گوندی قزلەرە ئەمە کاک جەمال دموکراتە ئەمە سەلاح کونجری نییە ئەمە کاکشوان قلیاسانی ئەوەش بەندێ ئەوەی کە دانیشتووە بەڵێ دانیشتوانەکە بەندێ جەنابی وتی کوێ گوندی قزلەرە زستانێکی بەفر و باناوی دیارە ساڵانێکی زۆر لە دەرەوەی بەڵام لە دوای ئەنفالەکان بەڵێ هیتۆ بە ناو شار دواتە ڕاپەردنیە بەسەر ئەو جەنابەت لە خەبات و لە تێکۆشانی خۆت بەردەوام بووی ئەم وێنەیە وێنێکی جەنابی مام جەلالە دیارە دوای ڕاپەڕین و پێم خۆشە پیشان ئەمە لای حەسیب ساڵحە
مارەسۆنێکی ڕێپێوان بوو منە بەهۆی تەشکیلەی با بڵێن جەیش با بڵێن پێرمەوی کوردستان بوو ناچێکی زۆر گەورە بوو منە بامجاران لەوێ بوو لەوێ ئەو ئەرکە بمس پێرا کە من با بڵێن ئەو سەرهینە جنابشت لە دوای بەڵێ وێنەیەکی زۆر جوان وێنگاریەکی جوانە بەڕاستی دەستی خۆش بێ پێم خۆشە لەو بەشەی بەرنامەکە کەماوە هەندێک لەسەر شەید مەلا عەلی بۆست دیارەکە خوشکەزای جەنابتە هەم ئەو هەم کاک ئەحمەدی مەولودی برای کە دوانە بوون وێەوە هاوتەمەن بوون زۆرتان فەرق نەبوو بێکەوە گەورە بوون پێ خۆش باسی یادەوریەکانی خۆتم بۆ بکەی لەگەڵ کاک شەید مەلا عەلی شەید مەلا عەلی و کاک ئەحمەد مەولود دوانکە بوون یعنی بە یەکسەر لە دایک بوون و بە جۆرە شکران لێگەچوو دایک و باوکشت مەگەر بە دەگمەن لێکیان جاکردنەوە ئەوانش بۆی کەس نانەست عەدەل جێلێن وەکو یەکەکەت پێڵاو جێل کوڵاو حەچێکیانەکەن وەکو یەکشت ئیتر زۆر کەس بە دەگمەن لێکردنەوە کاک ئەحمەد و با بڵێن شەید حوسێن قافی کاتێکیان شەید بوون لە ماڵی ئێمە بوون لە ماوەت فترێک لە سەسناریش هەر لە ماڵی ئێمە بوون لای کاکم ئیتر لەوێەوە ئێمە ئاشنایەتیمان پیا کرد پێشتر باسم کرد یەکە مەدرسەی بیرکردنەوەی ئەمان لەسەر سیاست لە ماڵی حاج مامۆستا مەلا برایم بووە مەدرسەی یەکەمیان بوو ئەو ڕاکێشەنی فکرێ ئەو مامۆستا حەمەلا برایم بووە چونکە ئەو کاتە مامۆستا مەلا برایم باڵی مەکتەبی سیاسی بوو زۆر جەلالێکی تۆخیش بوو ئیتر لەوێەوە ئەم هینە دروست بوو شەید مەلا عەلی و کاک ئەحمەد زوو هەر لە هەفتە پەیوەندیان بە کۆمەڵەوە کرد بوو هەر لە تەسیەکە چوون من ساڵە دوایوان پەیوەندیم کردووە من ساڵی 1970 شەرەفی ئەندامەتی کۆمەڵە وەرگرتووە ئیتر لەوێەوە شەید مەلا عەلی بەڕاستی وەک کادرێکی چالاک زرنگ ئەتوانم بڵێم زانکۆی سلێمانی کۆنتڕۆڵ کرد بوو هەچی خەلایەکان و بەشی زۆری ئەو تەنزیمی کرد بوو ماوەن هەندێک لەوانەیە کە هینیان لەگەڵ ئەو هەبووە ئیتر لێوە دەستی پێکردووە من لەگەڵ ئەمان وەکو خاڵ و خوشکەزا بەیەکەوە بووین لە هەندی فەتەی شەهر لە یەک خانەوە بەیەکەوە بووینە لە حوشی گەورە لە حوشی گەورەی پشتی مزگەوتی گەورە ژوورێکم هەبوو دامنێ بۆ ئەوان خوشکێکیان بناوانیان بوو ئیتر میوانێکی زۆری شەید مەلا عەلی هات لە بەتابەتی کادرەکانی حیزبی دموکراتی ئێران شەید هێمن موکریانی ئەحمەد تۆفیق ئەوانە هاتن بۆ لای لەو ژوورەیە بەڵێ خەڵکی تریژە هات مەسە بۆ نوێیکە لەوانە ئەم زابطەیە کە ئێستا خانشین بووە لە مەتاری سلێمانی ئەویش ئەو کاتە تەنزیمەوە ها لەگەڵ قازی عەبدوڵڵاه سابیر کۆکەیی ئەوانە تەنزیمی کۆنی ئەو کاتە بوون ئەم وێنەیەکە کە جەنابی تیایی و شەید مەلا عەلی شتایە ئەمانە ساڵی 1970 1976 ئەمە ناو حەدیقەی گشتیە ئێوارەیەکە ئەمان هاتن ئەو ڕسمان بێکەوە چرکانوە ئەمە شەید مەلا عەلیە ئەمە بەندەیە ئەمە کاک ئەحمەد ئەمە ئەو بەکرە پورزامە زابطێک بوو لە فەرماندەی ئێستا خانەنشین بووە وێنەیەکی جوانە ئەم وێنەیە ئەمە ئازارەکەی زۆرە ئەمە شەید ئازادە ڕەشە باش لەگەڵ شەید مەلا عەلیا لە ژووری ئەداما بوو ئەم بەرعافەتەکە کەوت کە بەر بوو فترەیەک بینیمەوە ئەم ڕسمەی لە تەگری سەیوان گرتووە ئەمە ئێگری سەیوانە ئیتر چۆ دەرەوە بوو پێشمەرگا لەم کارەساتای با بڵێن قەرگا 27 کەس پێشمەرگەتیا چوون لەوێ یەکێ لەوانە ئەم کوڕەش بەرکەوت شەید بە شەتێک وەسیەتیشی نووسیوە شەید مەلا عەلی کە ئاگاتان لەم کوڕە بێ وەسیەتی بۆ سەکراتری نووسیوە کە ئەم کوڕە دەستیان کورتە ماڵێن ئاوایە هاوکاریان بکەن یەکێ لە هاوکارەکانی کە بۆ ئەم کوڕی نووسیوە بۆ سەکردایەتی و من نامەکەی هێناوە ئەم وێنەیە جەنابتی ئەم کەسایەتی کێ لەگەڵتە ئەم کەسایەتیە یادی بەخێر ئەمە یەکێک بوو لە تەنزیمە کۆنەکانی کۆمەڵە لەگەڵ شەید مەلا عەلی بەیەکەوە بوون هەردووکیان جیران حکم دران کە وەختێک شەید مەلا عەلی ئیعدام کراو ئەم پەیزانی کە بەربوو خۆی پێ نەگیرا خۆی ئینتیحار کرد یعنی ئەمەنگە عاتفی شەید مەلا عەلی بوو خۆی ئینتیحار کرد ئەمە خەڵکی هەولێرە برایەکی ماوە ناوی شێرزادی بەڵێ شێرزادی ناوە ئێستا لە ئەوروپایە ئەویش تەنزیمی کۆمەڵە بوو باوکیان ماڵیان لە ئەمەی گوندە مەسیحەکەی کوێی پێڵێن ئاینکاوە ماڵیان لە ئاینکاوە بوو باوکیان مۆزەف بوو پیاوێکی سەنگین و ئەوانە بوو ئەم کوڕە بەڕاستی برینەکەی گەورەیە لە دڵی منە فترێکم شەماریەمەیە کردیت بەڵێ هەموو برادر بوو پێکەوە بەڵام قەدرەکەیان بۆ شێوە ڕۆشتەوە ئەو ساڵانی کە شەید مەلا عەلی لە زیندان بوو لە مووسڵ تۆ سەردانتە کرد هەموو واجێک چوون بۆ لای هەموو واجێک چوون بۆ لای و ئەو وڕێی چۆن بوو قسەی چۆن بوو وەڵی هەچی بڵێم شعرەکانی تعبیرەکانی دیارن بۆی زۆر بە دڵنیایی ئەو شتانی کە با بڵێن
شید مەلعالی نووسێتی لەسەر سیمی جگەرە لە 195 من هێنامەتە دەرەوە و منیش کاتی خۆی بردوو من بۆ سەرکردایەتی بۆ لای کانیشتوان کە بۆی تەباکەن ئەوە ئێستا بۆ یەکەم جارە باسی شتاکە لە ڕێی چیەوە بردمە لە کانیشتوان لە ڕێی کاگازاری 57ەوە ئەو ماوە لە ژیانە ماوە چونکە ئەو کاتە کاگازات بەرپرسی کەرتی هین بوو پێشنەکانی کاکنەشتوران بوو شێت مەلعالی پیاوێکی مەزن بوو بەڕاستی توانم بڵێم کادرێک بوو لە کوڕ ڕۆیشت پیاوێکی کەم دەگمەن شۆڕژگێر ڕۆشنبیر ئەدیب شاعیر سیاسی ینی هەر چۆنێ وەسفی بکەی بۆ شەید مەلعالی هێشتا بە باڵای کەمە ڕۆحی شاد بێت زۆر ڕاستە ڕۆحی شاد بێ و جێگەی بەهشت بێ و کاکە حمەیش بۆ ئاگاداری هەمان شت بوو کاک کاک ئەحمەد مەولودیش هەمان ئەدەب و هەمان زاکیرە و هەمان با بڵێن ئەتوانم بڵێم زۆر حتا بڵێم کاک ئەحمەد لە شەید مەلعالی لەسەر خۆتر بوو شەید مەلعالی تۆزە زبر بوو بەس ئەو بەحرێکی مەنگ بوو خۆ عافیان کە عافیان کە بەڕاستی کاک شەید مەلعالی ئەو شارانی کە نووسیوێتی هەموو شاری زۆر جوان بەڵێ بەتاکید ینی پڕورە و ینی هەتا ئێستاش بۆ هەتا ئەو ڕۆحیان شاد بێت ئەو شارەی کە لە زیندان نووسێتی پەتی سێدارە بەڵێ لە شارە زۆر جوانەکان و کاک حەمە جەزاش بۆیت لە بە گۆرانیە ئەم باس ئەمە غەریبیش باشی هەر کردوێتێ دەستیان خۆش بێردوکیان بەڵام بەڕاستی ئەمە قەرزاری ئەو دوانین بەتایبەتی کاک حەمە جەزا وەکو بنەماڵەوە کە سوکار شێت مەلعالی قەرزاری ئەو دوانەی پەیوەندیتان چۆن لەگەڵ کاک حەمە زۆر تێکەڵا بووین تۆ ئەوەن بێکەوە کاک حەمە جەزا فەترێک ماڵمان لە قزلەر بەیەکەوە بوو ماڵی ئەوان لێ بوو ماڵی مژ لێ بوو زۆر تێکەڵا بووین کاک حەمە جەزایەکە لە پیاوە ئەو شۆڕگێڕانە بوو ئێستا شتێکی جەرمەوە کە زۆر سەیر سوتفە ئێوارەیەک نانمانە خوارد وەڵام زانی یەک دووسێ جەنازان هێنا بۆ سەر سترەکەی ئێمەدایانە هەموو خوێن و ئیتر گریان و ئەولاولا بوو ماڵێکی عەرەب بوون حیزبی شیوعی بوون لە کەڵکی قەیوان تارە لێ یا بوون خەسوویەک بووکەکەی مناڵێک بەرکەوت بوون ئەفرەتەکە ڕیخۆڵشتی هەمووی هات بۆ دەرەوە مناڵەکەشی ئەگەریا بۆ شیر لەسەر ئەو سفرەیە بەو هیلاکێش داوای کرد مناڵەکە پێش شیری بات حەمە جەزا وتی گوتم کا وەڵای ئەمە ئەگەر نەگەنیشتێ نامرن بڕوات بێ بەرەزەلێکی سووری پێ بوو لەوێەوە بەو هینەوە ئەو کاتە دابان ڕێکەکەی زۆر ناخۆش بوو بردنی بۆ بەرگەڵ و بە خستخانەکە ئەرێ بڕوات بێ ینی پیاوێکی نونایەتر حەمە جەزا بێجگەلەوە وەکو پیاوێکی هونەرمەند بەڕاستی هەز ناسک شۆڕژگێر زۆر ومن تا ئێستاش علاقات ماوە لەگەڵ خێزانەکەشیان مەقسەد جار مەقسەد هەر هیشات بێ و ڕێز و خۆشەویستیمان بۆ خانەوادەکەشی هەیە پێم خۆش بزانم لە دوای لە سێدارەدانی بەداخەوە شەید مەلعالی چۆن هێناتانەوە ینی شەید مەلعالی دوایی مەجموعەیەکینان هێنایەوە تەبەن بەڕاستی توانم بڵێم ئێمە قەرزاری کەسێکی لەسەر دۆزینەوەی گۆڕی شەید مەلعالی ئی باوکی ئەڵوەن عومەر کە لەگەڵ شەید مەلعالی ئیدام کرا شیوعی بوو و بەڵام علاقاتمان هەبوو لەگەڵیان ماڵێن لەسەر کارێز بوو کە ئیدام کران باوکی نەڕۆشت بوو ئەلا کورین بە هەر واستێکی شتێک بێ ئەوەی کە ئانشوا مەیتەکانە شووا پارەی دابوویە کە بەهانی ئەو شوێنم پێ بڵێ پێیوت دۆزینەوەی شەید مەلعالی شوێنی قەبرەکەی لە باوکی ئەڵوەن کا عومەرە ناسین لەوێوە ئیتر ئێمە دوایی چوین لەوێ ویسمان گۆڕەکەی هەڵبێنەوە نانهێشت بە هەر حەد دەستنیشانیان کرد و کەسوکاری و دایکی هات باوکی هاتومانە و شتێکیان هێرکە و دوای ئەوە ئەنجا هێنانەوە دەنا ئەگەر باوکی ئەڵوەن نەبووە ئێمە تەسەوور نەکە جێگا کەشمان بزانیە بەڵێ کاک دکتۆر نەورۆز دیارە جەناب 2 ساڵانە پێشمەرگە بوویت زۆر ڕوودا و ینی بەسەرهات و مەترسی لەسەر ژیانی خۆت لەسەر ژیانی خێزانت هەبووە یعنی زۆر جا کەوتونەتە مەترسیەوە پێم خۆشە باسی و ڕووداوام بۆ بکەی کە لەگەڵ وەستا حەسەن بەڵێ ئێستەباری تەندروستی باشی بۆ خوازیم ئەگەڕێنەوە بۆ ناو شار و لەوێ کەورە کەمینە چیتان بەسەر ئەوە ساڵی 83 بوو مەقەرمان لە هەڵەدن بوو زەبەر فەرمان لەگەڵ کاک فەریدون عەبدولقادر وتیان کارێکی ناوڕێکخرای ناو شاری سلێمانی هەیە بە تۆ ئەکرێ بێ بچی یەکتم باشە بەسەر چاوکێشانیە ئیتر وەستا حەسەن لەگەڵ کوڕێکی تر ناوی سامان و بەس ناوی نهێنەکە لای ئێمە چالاک بوو لەگەڵم هاتن بۆ ئێوارەکەی گەشتی ناگوندی پیرکە لەوێ بانگی شێوانی یابوو لەوێ نان دوویەکمان بە کوڕۆ پیازەوە خوارد و دواییتان بۆ توێشتم کوتمان وڵاتچین بۆ قزلەر تاریک بوو ئاوا پێشمان کردەوە بۆ بەری مەلابانگان گەشت نەخوار کانی بەردینە
کە گەشتین ئەوتمان ئەگەر گەڵاپەیەک هات سوارێ بینوسی بە ناو شار و بێشکە بەس دەماچەشمان هیچ کەمان پێ نەبوو هەر وەستان هین نەهات گەڵابە نەهات هەر وەستان گەڵابە نەهات وەڵامیش سەرمان بوو گەڕام پارچە عەبایەکم دۆزیەوە ئیڕەش لەناو کفرکەکانی یان بەخۆمەوە پاییز زۆر سارد بوو دوای وتمانە کاکە وەت ڕووناک بووە گەڵابە ئەگە ئێستاش بێت تا بارێکەوە گەڕێتەوە بێ بە ڕۆژ با بڕۆین هاتینە خوارێک کەوتینە بینی معمەلی چیمەتەکۆ و معمەلی ئەلبانەکەی ئەمبەر دانگتین بە تەقە چۆن تەقەیەک ئەگە بڵێم هەردوو بەرە تەقان لێ کردین لە معمەلەکەش و لەم ئەلبانەکەشەوە ئیتر لەو ناو بەرد و چەم و سیخەیە هەر گیزەگیزی گول لەبوودم جا هەر سلێکمانە بەرەکەوێ هەر بەڕاکشانە هاوارم کرد ئەوە لەگەڵ چێت عەربەکەم باش بوو لەگەڵ چێتانە ئەمە بۆ ئاکەن و چیەمانە و لەگەڵ ئێمەتانە کابراوتی ئەی لەگەڵ چێمانە لەگەڵ ئێوەمانە وتم بۆچی وایە تا ئەمەتی ئێوە چین وەڵای ئێمە خەڵکی فەقیر و هەژاری نەچی لێوە چەوە بێژینەوە هیچ هینێکمان نییە تەقکە وەستا بەس بەری ئەو بەری با بڵێ معمەلەکە لەبەر ئەو چەم و چڕێ ڕیانە و بێنە خوارێ ئەوەی بەری ئەلبانەکەش لەو دی تەلبەنگەکەەوە بوون بەس تەسەورەکەم ئەوان جەش شعبی بوون زۆر هینیان نەبوو خیبرێ ئەسکەری و ئەمانیان نەبوو چوونوانە و تێن ئێوە چین وای ئەو چورەکەم بۆ جێڕانەوە کە ئاوای ئەوەی ئەوانە وتیان بێنە هەوەکانتان وڵا هێمان پێ نێکاک هیچ هەیەکمان پێ نیە و ناشی بۆ ناو بازار ڕۆ بە تەریشتی ئێوە لەم دێە هینە چەوە بێژینەوە تۆ سێریان هینیان کرد و ئەم لاولاو وتیان ڕۆح بعد مرة الأخرى لا تجد من وقت ذلك زومين ألا كل روشتي نومانا وصح حسن كتير بخوا من بوشتاقات ما خلي مستني تشاف هذا بين جواني بەداخەوە ڕۆژگاریش پڕ مەترسی و پڕ ڕووداوی تراژیدی بوو ئەو ساڵانەکەی و پێی تێپەڕیون من پێم خۆشە لە کۆتایی بەرنامەکە دکتۆر پێم سەر ژیانی تایبەتی تۆ بوەستێنی تۆ لەناو ئەم هەموو جەنجاڵی ژیانە و لەم هەموو پچڕی و لە شاخەوە بۆ شار و لە تەنزیماتەوە بۆ پێشمەرگایەتی و گەڕانەوە و یعنی لەم هەموو وەزعەیە کەی ژیانی هاوسەرگیریت پێکێنەوە لەگەڵ چێ پێکتێناوە ئێمە کۆمەڵ هاتین ناو شارەکان ئیتر کاتمەوە خۆ دەزانی مێمە عایلێکی دەستکورت و نەدار و بێ ئاگردان و بێ ماڵ و حاڵ پێویست بوو کە من ژیانێکی هاوسەری دروستکەم ئەم ئافرەتەش زۆرێک لە خزماتیمان هەبوو ئێمە لەکە کۆمەڵە حەزمانە کرد هاوچینێکی خۆمان ئافرەتی بێنین کە لەگەڵ خۆمانە فەقیر و هەژار و نەدار بێ ئەم ئافرەتە کچی با بڵێن دوورە پورزایەکی خۆم بوو بەڕاستیش ئەتوانم بڵێم ژیانی بۆ من دروست کردەوە ئافرەتە بە هەموو تاڵە سوێرەکانم بە هەموو هیلاکی و مانگبوونەکانم بە هەموو سڕیاتی تەنزیماتی کۆمەڵەشەوە ئەم ئافرەتە هەموو شتێکی زانیوە لە شاخ لە دار و بەرد و لە ئەشکەوت و لە ماڵ و لە هەر شوێنەکە ئەم ئافرەتە لەگەڵم بۆ گلەیەکی نەکردەوە بۆڵەبۆڵێکی نەکردو بەڵام بڕواتان بێ ئەمەنگان وفانە بوو حتا بەسەریشی بکەنەوە ئەمە وێنەیەکی بەڵێ ئەمە ئەو ڕۆژێک هاوسەرگیری ئەمە ساڵی 76 بۆ 76 ئەم ژیانە سەرم دروست کردو سەرتا ئەمان لە ناو شار بوون بەجێت هێشت بەڵێ لە کانسکان بوون ماڵن لە کانسکان بوون ئەمە باوکی ئەم ئافرەتە کرێکار بوو لای حاجی حەمە حەلێ کرێکاریەکە لەگەڵ ماڵێکی دەستکوت نەدار بوون ئەمی هینی ئەوانە با بڵێن ئەم وێنێش دیارە وێنەی ئێوە لەگەڵ یەکەم مناڵتان بەڵێ ئەمە مناڵتان هەیە سیان کوڕێک و دوو کچ ئەمە کاکە چالاکە ئەمە ساڵی 77 ئەمە لەگەڵەوە ئەمە ژوێنێکی تۆویکی شقان و یەکێکتر لە مناڵەکانە ئەمە گوندی ئاڵام قۆزە لای ماوەت ئەمان کەی هاتنە دەرێ بۆ لای تۆ ئەمان ساڵی 1970 پێش مفۆزات 1970 کە چوومە دەرەوە ئیتر بەڕاستی ئەوانیش سلێمانی وەزاکە من بخۆم لەگەڵ ماڵی برایەکەمە ماڵی براکەشم 11 کوڕ و سەرکەزانی هەبوو ئەترسان لەوەی تووشی کێشەیەک بن هێنا من بۆ قزلەر لەوێش بەڕاستی هەر ڕاکە بوو جارێک چوونەوە بە ناوشار جارێک هێنامنەوە چیرۆکەی دوور درێژ بەڵێ دەردەسەری ئەمە ژوێنێکی تۆ پرشنخانە دیارەمە ئەمە تاسەیە بەڵێ ئەمە تازانەیە بەڵێ ئەمە تازەیە ئینشەڵڵا خوای گەورە بۆ یەکتان بێڵێ ئەمە قەرزاری مافرەتە خۆم بە قەرزاری زانم و بەڕاستی ئەگەر ئەو نەبوویانە ستم پێکران نە ئەو هەموو ئەچاشم پێ بەڕێوات و لە شاخ ڕۆژ ڕژان بۆڵی بەسەر نەکردوم نەیوتە بۆ بەڵام ئەو وەفاش تۆ ئێستا وەفات بوو هەیە بەڕاستی زۆر جوانەکە ئەمە جگەرگۆشەکان مناڵەکانن ئەمە شای کچمە ئەمە هاوسەرمە ئەمە چرۆی کچمە ئەوە کاکە چالاکە ئەوش بەندێ کەسیان لای تۆ نەما بێمیان چون ئەمە بەرگەڵوە ئەمە ژوێنی تۆ کچەکان و بەندە و ماڵەوەمانە کاک دکتۆر نەوەت هەیە
بەڵێ لەخوا بە زیاد بێسە ئەمە کاک چالاک و ئەوە کاکە خێزانەکەیەتی چالاکی کوڕم و خێزانەکەیەتی منە ئەمەش ئەمەش نەوە کار من ئەمە ئەم کچێ نەوەمە لە دووەم ساڵی قانونە ئەمە پەرۆشە ئەم ساڵ وابزانام لە دووی سانەویە ئەوەش چرۆخانی مامۆستایە تەمەەن درێژ من ئینشەڵڵا لەگەڵەوانی ئێوە ئەمەش مامۆستاهاریان کوڕی مامۆستا سەلام لە ئەسڵە هەمەوەنگین و خەڵکی بەکرەجۆن بنەماڵەیەکی ناسراونەوە خەڵک کوێخامەجی بەکرەجۆ کەسێ نەیناسی هەمەوەنگین و پیاوێکی ڕێکوپێک و ئەتوانم بڵێ مثال دەوری چالاکم بۆ بینێ تەمەەن درێژ من ئینشەڵڵا خی گەورەتیان بۆ شەکان و بۆ ئێمە ڕۆتۆمان مانوو کرد باکسە سوپاسان زۆر سوپاس دەکەین بەڕاستی بەم بارانە و بەم کەش و هەوایە هاتینە دەرەوە و مانومان کردی وادارم کە بەتوانی بێتمان ئەو خزمەتی جەنابەت کردوتە هەموو ئەو ساڵانە ئەرشیفی بکەین و پێشکەشی بینەرانی بکەین و جەنابیش بگەڕینەوە بۆ ئەو یادەوەریانی کە ساڵانێک وڵی هیوادارم کە ئەوەی کە خەڵک خەباتی بۆ کرد ئەوەی کە ئەم میلەتە تەسحی بۆدا ئەوەی ئەو هزار شەیدەی بۆ شەید بووە سەکردایەتی کورد وەفای هەبێ بۆ وەتەنەکەی بۆ نیشتمانەکەی بۆ میلەتەکەی هیچیکە عەزێتی نێن شەرمێکی گەورەیە ئەگە حزمەت لەو هەموو خوێن و فلمێت و ئەنفالە نەگرن دوای مێشولە سەریان نووسێتەوە زۆر خراپ دەستەکانە خۆش بێ و زۆر سپاس دەکەم ئازێتمان دەستی تۆ خۆش بێ خۆشەویستان بەم شێوەیە شاتینە کۆتایی ئەم بەرنامەی وێنەگرافی تا بەرنامەی داهاتوو کاتێکی ئارام بۆ هەموو لایەکتان